دیارە ڕێکخراوەکانی ژنان لە ئێستاە لە 25 نۆڤەمبەر زۆر گرنگە لەبەرەوەی ڕۆژێکی جیهانیە سەرجەم ڕێکخراوەکانی عالەم هەمووی پشتگیری لەوە ئاکا کە دژی توندوتیژیەکان بن. کوردستانیش بە هەمان شێواز هەر چوار پارچەی کوردستان ئێمە ئەگەر یەخەت بین لەم ساڵانەی دوایەتە توندوتیژی بەرامبەر ژنان بەڕاستی زۆر بوو، بە تایبەتی لە ئێستاە لەم هەلومەرجەیە ڕۆژهەڵاتی کوردستان کە ژنان تووشی چەنەها نەهامەتی و سەرزەنشت و کۆمەڵێ توندوتیژی زۆرە بنە لەلایەن باولێن ڕژێمەکەیانەوە. ئێمە ڕێکخراوەکان ڕاستە ئێمە سەرجەم کارمان کردو بەردەوام کارەکەین، بەڵام لە ئێستاە بێ هەمومان یەکدەنگ بین، یەک هەڵوێز بین بۆی کە بتوانین زیاتر یاساکان تون بکەینەوە، بۆی کە بتوانین زیاتر گۆڕانکاری بکەین لە یاساکانە دژی توندوتیژیەکان بوەستینەوە بۆ ئەوەی لە حەدێکا بیوەستێنیش. بەڕاستی ئەمەش بەچی ئەکرێ؟ ئەمە بەوە ناکرێت کە ئێمە ژنان ڕۆشن بیرکەینەوە، ئێمە بەوە ئەکرێت کە ئێمە هەوڵ بدەین پیاوان ڕۆشن بیرکەینەوە، چونکە ئەو کەسێک کە توندوتیژیەکە کێیە؟ ئەوە ڕەگەزی بەرامبەرە، کەواتە ڕێکخراوەکانە بێ گرنگی تەواو بن، هەر لە مەرحەلەی سەرەتاییەوە لە متەوەستەکانەوە لە ناو هەرزەکارانە گرنگی بەوە بدەن کە ئەم توندوتیژیە لە هزر و لە فکری گەنجەکانمانە نەمێنێ، چونکە بەجددی ئەگەر ئێمە بەو شێوازە کار نەکەین هەر بەم شێوازە پەروەردە ئەبین کە جیلەکانی پێش ئێمە پەروەردە بووە، باوک سالاری تا حەدی خۆی هەموو شتێ ڕێز و کیانی خۆی هەیە. کەواتە ئێمە ڕێکخراوەکانی ژنان ڕاستە ئێمە بەردەوام کارمان کردو، ئێمە نەوەستاوین تەنها ئەم 16 ڕۆژە نیە کە ئێمە کارەکەین، بەڵام ئەم 16 ڕۆژە گرنگی چییە؟ هەموو دنیا چاوی لەسەر ئەوەتە، فۆکسی لەسەرتە، خێزانەکان گەنجەکان بزانن چی ئەکەن، بزانن ئەو توندوتیژیانە چییە، کە ئەمە وای کردووە کە ئێمە بە هەموو لایەکمان هەوڵ بین، یەکدەست و یەکهەڵوێز بین و ئەو پیاوانەشی کە قەڵەم بەدەستن، کە ڕۆشنبیرن، کە ئازادی خوازن، کە هەوڵەدەن کەەوە ژنان توندوتیژیان بەرامبەر نەکرێ، ئەوانش بینن ڕیزی خۆمانەوە بۆ هەموومان قووەت و هێزێکی تەواومان هەبێ بۆی کە بتوانن دژی توندوتیژیەکان بین. هۆکارەکانی توندوتیژی لایەنی کۆمەڵایەتی ئەو فشارە زۆری کۆمەڵایەتی و ناو خێزانەکانە، لایەنی ئابووری هۆکارێکی سەرەکیە، چونکە ژن لە وڵاتی ئێمەیە هەتا ئێستا سربەخۆ نییە، لە ڕووی ئابووری و ئازاد نییە. هەر کاتێ ژن لە ڕووی ئابووری و ئابوورێکی سربەخۆ و ئازادی نەبوو ناتوانێت بەرەنگاری توندوتیژی بێتەوە، بە دوور بێ لەو توندوتیژیانی بەرامبەری ئەکرێت. لە ڕوویەکی تریشەوە لایەنی سیاسی وڵات، لایەنی سیاسیش ئەویش کاریگەری هەیە لەسەر ژنان بە تایبەتی، چونکە لە تەنگومژەیەکی سیاسی قورسین ئێمە ئێستا لە کوردستانە، لە باشووری کوردستانە، لە ڕۆژهەڵاتە، لە هەموو شوێنەکان ژنی کورد لە هەوڵایە بۆ خۆڕزگارکردن، لە هەوڵایە بۆ شۆڕشکردن. ئەوتە ئەیبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان ژنان شۆڕشیان هەڵگیرستان و ژنان هەوڵ ئەیەن بەرگری ئەکەن، کەواتە ئێستا ئێمە لە دۆخێکی سەختین لە بەرگریین. ژنانی ڕۆژهەڵات جێگەی شانازین بۆ هەموو جیهان، بۆ هەموو کورد. ئێمە ژۆکو ژنانی باشوور پاڵپشتیان ئەەکەین، بە دروشم بێت، بە خۆپشاندان بێت، بە هاندان بێت، ئەگەر بە نووسین و بە قەڵەمیش بێ لەگەڵیانین. هیواداری سەرکەوتوو بوون ئەو چەساوەی 40 ساڵەی کە ڕۆژهەڵاتیایدایە بە دەستی ژن ڕزگار کرێت. هیوادارم.